جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. هێرشی موشەکی و پابادی سوپای پاسداران بۆ سەر هەولێر و سووریا، کۆبوونەوەی خەڵکی هەولێر لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان، کۆبوونەوەی کەمەندامان لە دیواندەرە، لە سێدەرەدانی بەندکراوێکی خەڵکی سەقز لە زیندانی هەمەدان، دەست بەسەرکردنی مستەفا زەمانی لە کرێکارانی مانگرتووی ئیسفەهان، خۆپیشاندان دژی شەڕ لە میسر و ئیسرائیل و دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. هێرشی موشەکی و پابادی سوپای پاسداران بۆ سەر هەولێر و سووریا. کاتژمێر 11:30 خولەکی شەوی دووشەمە 25 بەفرانبار سوپای پاسداران لە ڕێگەی درۆن و موشەکەوە دەوروبەری بنکەی ئەمریکاییەکانی لە شاری هەولێر کردە ئامانج و بەهۆیەوە 6 کەس گیانیان لەدەستە و 20 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕاگەیاندنی تەسنیمی سوپای پاسداران هاتووە بنکەکانی موسادی ئیسرائیل لە هەولێر و گروپی تەحریری شام، حەزبی تورکستانی و داعشی لە حەسەکە و ئیدلیبی سووریا کردووەتە ئامانج، بەڵام وێنەوە و ڤیدیۆ بڵاوکراوەکان دەری دەخەن کە شوێنی نیشەجێبوونی کەسانی مەدەنی لە هەولێر کردووەتە ئامانج و بنەماڵی پێشڕەو دزەئی و بازرگانێک بە ناوی کەرەم میخائیل لەو هێرشەدا گیانیان لەدەستاوە. بە پێی دوایین زانیاری 6 کەس گیانیان لەدەستاوە کە 3 کەسیان منداڵ بوون و 20 کەسی دیکەش بریندار بوون. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەو هێرشە تەرۆریستیە بە توندی شەرمەزار کرد و داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیەکگرتووەکان کرد لە ئەس ئەو پێشێلکاریە بێدەنگ نەبن. کۆبوونەوەی خەڵکی هەولێر لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان. بەیانی ڕۆژی سێشەممە 26 بەفرانباری 1402 پاش هێرشە موشەکی و پابادیەکەی شەوی دووشەممە بۆ سەر هەولێر و کوژران و برینداربوونی 26 کەس، خەڵکی تووڕە و ناڕازی هەولێر لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان سەدان کەس خۆیان گەیاندووەتە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاز هێرشە تەرۆریستیەکانی سوپای پاسداران بوون. هاوکات وەزارەتی دەرەوەی عێراقیش هێرشەکانی سەر هەولێری بە توندی شەرمەزار کرد و ڕایگەیاندووە کە سوپای پاسداران شوێنی نیشتەجێبوونی خەڵکی مەدەنی کردووەتە ئامانج نەک تەرۆریستان. کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە کرماشان. ڕۆژی سێشەممە 26 بەفرانباری 1402 خانشینکراوانی کێشوەری لە شاری کرماشان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی کێشوەری بە پێی ڕەواڵی هەر هەفتە لاز بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە معیشەتیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی کێشوەری خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی کەمەندامان لە دیواندەرە. ڕۆژی دووشەممە 25 بەفرانبار کەمەندامانی شاری دیواندەرە لە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی و لە بەردەم ئیدارەی بەهزیستی کۆبوونەوە. کەمەندامانی ئێران خوازیاری بەکردەوە دەرهاتنی یاسای 27 پشتیوانی لە کەمەندامان زیادکردنی ئەو بڕە پارەیە لەلایەن بەهزیستیەوە وەریدەگرن، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، ڕەخساندنی هەلیکار و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی سەقز لە زیندانی هەمەدان. بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 26 بەفرانباری 1402 سزای سێدارەی بەندکراوێکی خەڵکی سەقز بە ناوی ئەکرەم کەریمپور تەمەن 40 ساڵ لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. ئەکرەم کەریمپور ڕۆژی یەکشەممە لەگەڵ دوو بەندکراوی دیکە بە مەبەستی جێبەجێکرانی سزاکەی بۆ ژووری تاکە کەسی ڕاگوێزرا. ناوبراو 3 ساڵ لەوەبەر لە هەمەدان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بایەدا مەحکوم کرا. شایانی باسە کە سزای سێدارەی حسەین بەهرەمان خەڵکی شارۆچکەی ڕەبەت و یەکێک لە هاودۆسیەکانی ئەو بەندکراوەش لە ڕێکەوتی حەڤدەی ڕەزبەری ئەمساڵ لە زیندانی هەمەدان جێبەجێکرا بوو. کۆچکردنی بریندارێکی شۆڕشی ژینا بۆ دەرەوەی وڵات. ئاکۆ معروفی ئازەر تەمەن 29 ساڵ و خەڵکی سەردەش کە لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا
چاوی بریندار و لەژێر چاودێری دەستگای دەسەڵاتیەکانی کۆماری ئیسلامیدا بوو بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ناچار بە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بوو. ئاکۆ معروفی ئازار لە سەردەمی شۆڕشی ژینا لە شاری سەردەشت بە 12 فیشکی ساچمەیی پێکرا و سەر چاو دەست و سینگی بە سەختی بریندار بوو. ناوبراو لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەردەوام لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە لەژێر چاودێریدا بوو و بۆ ماوەیەک بە نهێنی لە شاری ورمێ ژیانی کردووە و نەیتوانیوە ساچمەکان لە جەستەی ببێنێتە دەرەوە. بە پێی زانیاریەکان 2 ساچمە هێشتا لە چاویدا ماوەتەوە و ئەگەر نەشتەرگەری بۆ نەکرێت ئەگەری هەیە بە تەواوەتی بینایی لەدەست بدات. ژاراوی بوونی 6 قوتابی لە نەیشابوور ڕۆژی دووشەمە 25 بەفرانباری 1402 6 قوتابی لە گوندی فەدیشەی نەیشابوور بەهۆی گازگرتووی ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەوتەی سەرۆکی بەڕێوەبەرایەتی ناوەندی ڕووداوەکان و فریاگوزاری خەیرای زانکۆی پزیشکی نەیشابوور ماتۆرخانەی قوتابخانەکە تووشی کێشە بووە و گاز بۆ نێو ژوورەکانی مەدرسە دزەی کردووە. بەهۆی گازگرتوویەوە ژمارەی قوتابی ژاراوی بوون کە 6 کەسیان بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا ئاقدەسی چالاکی کرێکاری خەڵکی تاران. ڕەزا ئاقدەسی چالاکی کرێکاری و لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی ئێران خودرۆ لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە 4 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ساڵی ڕابردوو ڕەزا ئاقدەسی هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و چەند جاریش بۆ ناوەندە ئەمنیەتیەکان بانگگەشت و هەڕەشەی لێکرا. ڕۆژی 2 خەزەڵوەری 1402 حکمی دەستبەسەرکردنی ئەو چالاکە کرێکاریە دەرچوو و وێڕای گیرۆدەبوونی بە چەند نەخۆشی بۆ بەندی 4 زیندانی ئەڤین گوازرایەوە. ناوبراو لەسەر هەندێک تۆمەتی بێبنەما بۆ 4 ساڵ زیندان ببورن بە 4 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە لە زینداندا لە سەرەتاییترین مافەکانی هەر مرۆڤێک بێبەش کراوە. دەستبەسەرکردنی مستەفا زەمانی لە کرێکارانی مانگرتووی ئیسفەهان. ڕۆژی یەکشەمە 24 بەفرانبار مستەفا زەمانی لە تێکۆشەرانی کاریگەر لە مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گاز لەلایەن هێزە ئەمنیەکانی ئیسفەهانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێز ئەمنیەکان لە ژێرناوی پەیمانکار پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ مستەفا زەمانی داگرتووە و ناوبراویان بە مەبەستی واژۆکردنی گرێبەست بۆ نێوپاڵاگەی ئیسفەهان بانکێشت و دواتر دەست بەسەریان کردووە. هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو کرێکارە ڕوون نییە و بە دوواداشوونی بنەماڵەکەی چابە ئەمڕۆ بەیاکان بووە. مستەفا زەمانی لە کرێکارانی چالاک لە پرۆژەکانی نەوت و گازی پارس، ئیزا، فولادشار، هەفەشجان و کۆبوونەوەکانی بەردەم مەجلیس و وەزارەتی نەوت بووە و پێشتریش چەند جار لەلایەن ئیدارەی دەسەڵاتی ئیزەوە دەست بەسەر کرابوو. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی مافی ژنان. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ فاتمە ناسراو بە مۆژگان تەدریسی و مەریەم جەلال حوسێنی 2 بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی کەچووی کەرەژ لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە هەر یەکەو بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆیان مەحکوم کراون. ئەو 2 چالاکە سیاسیە سەرەتای خەرمانانی 1402 لەلایەن هێز ئەمنیەکانەوە دەست بەسەر و کۆتاییەکانی خەرمانان بۆ زیندانی کەچوویە گوازرانەوە. بە پێی زانیاریەکان لەقیەکی دادگای ئینقلابی کەرەج ئەو 2 بەندکراوەی بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ شەڕ و کوشتن، تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژی نظام، بێڕێزی بەڕێبەری و پێکێنانی گروپ بۆ تێکدانی ئاسایشی گشتی سەرجەم بە 12 ساڵ زیندان مەحکوم کردووە. خۆپیشاندان دژی شەڕ لە میسر و ئیسرائیل. ڕۆژی دووشەمە 25 بەفرانباری 1402 خەڵکی میسر لە دەروازەی سنووری ڕەفعە و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە تەل ئەڤیڤ دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان سەدان شارۆمەندی میسری لە دەروازەی ڕەفعە خۆپیشاندانیان کرد و خوازیاری کرانەوەی ئەو دەروازە و گەیاندنی یارمەتی بەدەستی لێقۆماوانی فلستینی بوون. لەلایەکی دیکەوە بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە تەل ئەڤیڤی ئیسرائیل لە بەردەم پەرلەمانی ئەو وڵاتە کۆبوونەوە خوازیاری دەست لە کار کێشانەوەی نەتانیاهۆ و ئازادی ئازیزانیان بوون. کوژرانە و برینداربوونی 26 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە باکوور. ڕۆژی دووشەمە 25 بەفرانباری 1402 ئاگر لە کارگایەکی بەرهەمهێنانی مۆبل لە شاری باکووی ئازەربایجان کەوتەوە و بەهۆیەوە 6 کرێکار گیانیان لەدەستا و
20 کەسی دیکەش بریندار بوون بەوتەی بەرپرسانی ئاگرکوژێنەوەی وڵاتی ئازەربایجان. ئاگرکەوتنەوەکە بەهۆی دزەکردنی گازەوە بووە و ناوچەیەکی بە پانتایی 13 هێکتار گرتووەتەوە. لەو ڕووداوەدا 6 کرێکار گیانیان لەدەستاوە و 20 کرێکاری دیکەش بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. دواهەواڵمان سەبارەتە بە دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی دووشەممە 25 بەفرانبار هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خان یونس ناوەندی غەزە و ئوردوگای نەسیرات بەردەوام بوو و بەدەیان فلستینی بوونە قوربانی. بە وتەی بەرپرسانی بێهداشتی غەزە ئاماری کوژراوانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بۆ 24,100 کەس بەرزبووەتەوە و ڕێژەی برنجانەکانیش سنووری 57,000 تێپەڕاندووە. لەلایەکی دیکەوە دوو هێرشبەر بە چەقۆ و ئۆتۆمۆبیل هێرشیان کردە سەر خەڵکی مەدەنی لە شارۆچکەی ڕەعنانای ئیسرائیل و بۆ هۆیەوە دوو کەس گیانیان لەدەستا و 19 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات فڕۆکە و تۆپخانەکانی ئیسرائیل باشووری لۆبنانیان بە چڕی بڕزمان کرد و هێشتا ڕێژەی زیانەکان ڕوونیە. شەوی ڕابردووش بنکەکانی سوپای پاسەران لە دەوروبەری فڕۆکەخانەی حەلەب لەلایەن ئیسرائیلەوە موشکباران کرا بەڵام زیانەکانی ئاشکرا نەکراوە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەربژی.